بەڕێزانم کاتتان باش لەگەڵ بەردەوامی دۆخی شەڕ و ڕوبەڕوونەوەکانی هێزەکانی پێشمەرگە و داعش لەسەر ئاستی دەرەوە کاردانەوەکان لەسەر ئەو پرسە و دۆخی عێراق بەگشتی بەردەوام ئەوەی هەیە ئەوەیە تا ئێستا ژمارێک وڵاتی بیانی ئامادەی خۆیان بۆ هاوکاری بە تایبەت بۆ پرچەکردنی پێشمەرگە دەربڕگووە لە کاتێکدا قەیرانی سیاسی عێراق بە هۆکاری سەرەکی دروستبوونی داعش و هەڵەوزەکاندا دەنرا بەڵام لە ئێستادا لە دوای ڕەسپاردنی کاندیدی سەرۆک وەزیرانی عێراق وەک هەندێک لە چاودێران دەڵێن گرێکوێرەکانی بەردەم قەیرانی عێراق بەرەو کرانەوە دەسن مامەڵی هێز و لایەنە کوردەکان لەلایەک سەبارەت بە پرسی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش و لەلایەکی دیکە بەرامبەر بە دۆخی سیاسی عێراق و داخوازەکانی کورد لە عێراق و ڕۆڵی کورد و ئایندەی کورد لە ئایندەی عێراقدا پرسیاری دیوی دۆمی هەواڵی ئەم شەو دەبێ بۆ تاوتۆکردنیشی میوانداری بەڕێز ڕزگار عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە لە ستۆدیۆ کاک ڕزگار زۆر بەخێر بیت سەرەتا دۆخی ئێوە خوێندنەوەی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی و بەڕێزیشتان وەک ئەندامێکی مەکتەبی سیاسی بۆ ئەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هاتووە ئەرەوە بەتایبەت دوای هێرشی چەکدارانی داعش بۆ هەرێمی کوردستان چییە؟ من لە ڕووی خاڵێکی نظامی من و تەبێژ یەکێتی نیشتیمانی کوردستان نیم ئەندامی مەکتەبی سیاسی داعش خۆتان نەزانێن گروپێکی تیرۆریستی جیهانیە پاشماوەی قاعیدەیە و لە هەر لە قاعیدەشەوە دروست بووە و هێزێکی تاریکەم هێزە لە هەر شوێنە جوانی هەبێ دروستێکە جوانی لە بنیادنان جوانی لە دیموکراسیە جوانی لە ناو کۆمەلگا هەرچیەکە بێ هەوڵەدابی وروژێنێ بەڵێ ینی بەناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە تایبەتی ئەسنێ ئەو کۆمەلگانەی کەوا کۆمەلگەی دواکەوتون یا ئەو کۆمەلگانەی کەوا با بڵێن ڕژێمەکانیان جۆرێک ئێش و ئازاری ئەو میلەتادەن بە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دێنەوە خەڵکە جۆرە تعبیەکەن هانیانە دەن بۆ ئەوی با بڵێن ئەم کردەوە تیرۆریستیانە بکەن ئەواتە هەر لە سەرتاوە کوردستان ئامانجی داعش بۆ پێتان وا بوو کە ئەمریکا ڕوویدا بە تایبەت هێرشی داعش بۆ ناوچە کوردستانیەکان چاوەڕوان کرا بوو؟ تۆ ئەگەر سەیری ڕووداوەکانی جیهان کە لە چەند ساڵی ڕابردووە لە چەندی شوێن کاری تیرۆریستی کراوە لە قاعیدەوە لە ئەوروپا کراوە لە ئەمریکا کراوە لە پاکستان ئەگری لە ئەفغانستان ئەگری لە عێراق لە سووریا نەمە گروپێکن لە هەر شوێنێک بواری ئەوان هەبێ جیهان تێک بدەن ژیان تێک بدەن بۆ ئەو شوێنە ئەچنوانە کوردستان ئەگەر لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەز بە پێشکەوتنێکی زۆر گەورەکرێت لە کوردستانە ئەو پێشکەوتنە لە ناو کۆمەلگایەکی ئیسلامی وەک کورد کە کورد بە شێرە زۆری مسلمانە ڕاستە پێکاتەکانی تر و ئاینەکانی ترێ وەکو ئێزدی و مەسیحی و ئەرمەن و سابیە و ئانی تێ بەڵام کوردستان ئەبێ بە پایگایەکی بەهێز دژ بە تیرۆریستانە لێدانی کوردستان بۆ ڕاگررتنی ئەو گەشەکردنێکەوە لە سەرەتا کاکرزگار لەگەڵ پەیدابوونی داعشدا بوو بۆ چوونی جیاوازە بوو هەندێک پیان وا بوو کە کورد پێویستە خۆی لەم شەڕەوە نەگلێن و هەندێکیش پیان وا بوو کە شەڕی داعش لەگەڵ کورد ینی بەکات کەوتووە ئەمڕۆنی کاسبینی هەردەیکانی ئێوە پێتان وا بوو کە شتێکی چاوەڕوانکرا بکاتە کوردستان دەکەوتە بەر هێرشی داعش ئێمە دو ساڵ زیاترە داعش شەڕی برا کوردەکانمانەکە لە کوردستانی ڕۆژاوە ئەوە پێویستی بەوە نەبوو بڵێن ئایا لەگە کورد شەڕەکە یا شەڕ ناکرد شەڕی کرد چەندین گوندی ئەمەی کاول کوردە لە کوردستانی ڕۆژاوە چەندی ژوورم بەڵام بۆچوونە لە چی هاتوو تەنان هەندێک لایانی سیاسیەوە بۆچوونیان هەبوو کە پێویستە کورد لە بەرەوەی بەرچاوی ڕوون نییە خۆی نەگلێنێت لەم شەڕەوە تا ئەوەی کە وەکو ئەمڕۆ شەڕەکە بەرۆکی کوردی گرتووە ئەمە داعش دەوڵەتێکی نظامی نییە داعش هێزێکی تێکدەرە لە هەر شوێنێ دەرفەتی بەولوێ شوێنە تێک ئەداتوانە من دووپاتێکم وەگەر هێزێکی کوردی هەلایەنێکی سیاسی کوردی بیری لەوەی کردوێتەوە داعش شەڕی کوردناکەوە ینی زۆر هەڵەیە ئەو مەسەلەیە ینی زۆر بەهڵە داعش تووشە من دووپاتێکەمە ینی خوشک و براکانی ئەمەیان عرفان لە کوردستانی ڕۆژاوە یا شەهیدیانیانە کرد یا سەریان ئەبڕی چەندی ژورناڵی ئەمەیان عرفاندە لە کوردستانی ڕۆژاوە پێش ڕووداوەکانی ئەوەی کەوا داعش بێتە مووسڵ هەر خۆی ئەوە باشترین بەڵگەی بۆ هەموو سیاسێکی کورد دەبای بیزانایە کە شەڕی کورد لای ئەوان شەڕێکی حەڵاڵە یعنیوان وا بیریان کردێتەوە بەرامبەر بە کۆمەلگای کوردستان نەکە لە کوردستانی ڕۆژاوە باشوور بەڵکو لە پارچەکانی تریش بەڵێ بۆ چوونی ئەوە چی وای کرد کە داعش بە بەرنامە ئەمە بکات کە دوای ماوەیەک هێرش بکاتە سەر کورد یاخود ئەمانە کە وەک گروپێکی تیرۆریستی دەناسرێنن سرف گروپێکی تیرۆریستی یاخود بە دەرنین لەو هەوکێشە سیاسیانی کە لە هەرێمی کوردستان یاخود بۆ نمونەوەک هەندێک پێشبینی دەکەن تەوەقع ئەوە دەکەن کە ئەمە کارتی هەندێک وڵات بێ بە تایبەت لەم دۆخەیە بەرامبەر بە کورد بەکاری بێن پێت وایە ئەمەدا بڕاوە لەم دۆخە سیاسی بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بەرامبەر بە کورد و فشارێک بەکار بێن
خۆی شیکاری سیاسی بۆ ئەم بارودۆخی عێراق و کوردستان مەسلەیەکی ئاڵۆزە چەندین بابەت و چەندین لایەن لە خۆ دەگرێتوانە بەڵام عێراق خۆی بوو بە زمینەیەک ینی بەڕێوەبردننی سیاسی لە عێراق یا بەڕێوەبردننی کاروباری ئەمنی و خزمەتگوزاری و یا شێوازی بەڕێوەبردننی دەسەڵات لە عێراقدا خۆی زمینەیەک بوو کە حکوومەتی عێراقی خۆی بۆ تیرۆریستان دروستی کردووانە چەندین ساڵ ئێمە سوپای عێراق دروست دەکەین سوپایەکە نیشتیمانی خۆش ناوێت سوپایەکە میلەتەکەی خۆی خۆش ناوێت ئەی لە چەند سەعاتێکە سوپای عێراق تووشی ئەو شپرزەیە بوو هەموو سەنگەرەکانی چۆڵ کرد هەر لە سنوورەکانی ئاڵێن ڕەبیعە و شنگال و شوێنەکانی تر بە مووسڵوەرە تاو کۆگەیتە نزیکی بەغا ئەنەگە هێزێ بووە نیشتیمانی خۆی خۆش بویستە میلەتی خۆی خۆی بەرگری ئەکردووانە مەبەست لە چییە چێ دروستکەری ئەم سوپایە بوو بۆ نمونە خاڵی دوو مەسا ئەو کێشە سیاسیانی لەناو لایەنە سیاسەکانی عێراقێ بە کورد و بە سونە و شیعەوە ئەنی بەداخەوە سەرۆکوەزیرانی عێراق کە ئێستا تا ئێستا شار بەڕێز نووری مالکیە نەیتوانی هاوسەنجی لە دەسەڵات لە نێو سێ پێکاتە سەرچێکی عێراق ڕابگرێت کە کورد و سونە و شیعەیە ئەنی بۆ نمونە کورد هاوپەیمانێکی بەهێزی شیعەیە لە مێژوودا نەگەێستاکە و لە قۆناغی پێش 2023 و دوای 2023 هاوپەیمانێکی بەهێزی شیعە بوو مەسەن لە بری هەموو شتێک لە بری هەموو جوانیە کە پێشکەش بە خەڵکی کوردستانی کە هەدنانی خەڵکی بڕیانی کە من نازانم ینی چۆن سەرۆکوەزیرانێ بێ نانی میلەتی خۆی ببڕێتوانە خۆشی بە دیموکرات بزانێ خۆی بە شۆڕجەر بزانێ خۆی بە سەرۆکوەزیرانی هەموو وڵاتەکە بزانێت من شتێکە زۆر سەیرە ینی ئەنی هەموو شتێکی چاوەڕێ دەکا بە ڕۆشنی ئەم سەرۆکوەزیران و هاتنی عەبادی وەک ینی دۆخەکە گۆڕانێکی بەرچاو بخۆبینە بە تایبەتەوەی پەیوەندی بە پرسی داعش و ماڵۆزیانەوە هەیە کە لە عێراقدا هەیە هەر سەرکردەیەک یا هەر مرۆڤێک لە کارێکە کە ئەزمون نەبێ لەگەڵی ناتوانانی بڵێ چی دەرەچێتوانە ینی چۆن کارەکات چۆن وڵات بەڕێوە بێ ئەمە لەوێ عەبادی بەناو ئەوەی بیناسینەوانە سەرکردەیەکی دیاری حزبی داعوەیە دیارە لە ناو حزبی داعوە پەروەردە بووە بیرروباوەڕێ وەکو حزبی داعوەیە هەمان حزبەکەی مالکەیە بەڵام هەڵەکانی ڕابردووی حزبی داعوە هەڵەکانی ڕابردووی مالکی من پێم وایە بەڕێز عەبادی پێدا چونەیەکی گەورە بە سیاسەتی حزبی داواکە کاتێکە بێ بە سەرۆکاتی سەرۆکی ئەندروبەنی وەزیران و ئەوەش ئەزانێ بە پشتیوانی کورد و سونەمیان ڕەوەکان نەبێت ناتوانێت حکمی عێراق بکات لەبەرەوە من یەک دوو قسەیم جۆ لێ بۆ لەم یەک دوو ڕۆژە ئەڵێ خوێن بەسە کوشتن بەسە ئەنی خوێن ڕشتن بەسە کوشتن بەسە ئەمە پامێکی خۆشە پامێکی دڵخۆشکەرە ئەگەر بتوانێت جێبەجێکە کە ئەڵێ خوێن ڕشتن بەسە یا کوشتن بەسە مانای عێراق بەرەو سەقامگیریە ڕوا بەرەو دیموکراسیە ڕوا بەرەو دۆخێک تیرۆریستان نەتوانن ئەم هەموو ئاژا و کوشت و بڕە بکەن لە وڵاتی عێراقدا ئەمە من بە پامێکی باشە زانم کە بتوانێت لەسەری بڕوات بەڵێ سەبارەت دەمەوێت دواتر هەندێک لەسەر دۆخی عێراق بۆستن بەڵام باس لە سوپای عێراق کرد ئەوەی کە پەیوەندی بە پرسی پێشمەرگەوە هەیە ئایسا ئەو توانە و ئیمکانەتی کە لە توانای پێشمەرگا هەیە تا چەند دەتوانێت کورسان لەو مەترسیانە دوور بخاتەوە بە تایبەت کە ئێستاش هەندێک وڵاتی بیانی ئامادەی خۆیان بۆ پڕچەکردن و هاوکاری هێزەکانی پێشمەرگە دەبڕیەوە ئەوەی کە تۆوەکو کەم و کوڕی لە سوپای عێراق باست کرد دوای 20 و زیاتر لە 23 ساڵەوە لەوەی کە هەرێمی کوردستان ئازاد بووە و پێشمەرگە هێزی پێشمەرگە و لایەنە کوردەکان حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن تا چەند هێزی پێشمەرگە ئامادەکراوە بۆ ڕۆژێکی وەکو ئەمڕۆوەی کە لە ڕابردوودا وەکو ڕەخنە لە هێزی پێشمەرگە گیراوە لەوەی لە ڕووی سیاسیەوە هێزی پێشمەرگە با بڵێن تیار کرابێ بەڵام من پێم وایە لە ڕووی چەکداریەوە هێزی پێشمەرگە تیار نەکراوە کارەکەی چی بوو کارەکەی بۆ باس بکەم لە ساڵی 91 ڕاپەڕین بوو ساڵی 91 کە ڕاپەڕین پێشمەرگە ئەو چەکە سادە سووکێک کەوا خۆی هەیبوو لە شانی بوو هەروەی پێبوو هەندێک لە پاشماوەی چەکانی عێراقی گرت سوپای عێراقی ئەو کات لە 2003 هەندێکی تر دەستکەوتووە حکوومەتی عێراقی لە ساڵی 2003 بەدواوە هێزی پێشمەرگەی بێبەش کرد لەو چەکانی کەوا ئەیکری لە دەرەوەی وڵات چ لە ئەمریکا چ لە چیک چ لە رووسیا لە وڵاتانی ترێکری ینی بە هێزی خۆی نازانی کە ویش هەڵەیەکی گەورەی حکوومەتی عێراق بوو هەڵەیەکی گەورەی وەزارەتی بەرگری عێراق بوو هیچێکی ئەو تۆی نەدا بە هێزی پێشمەرگە کەواتێ هێزی پێشمەرگە دوو جۆرە چی لە قۆناغی ڕاپەڕین و قۆناغی 2023 کە سەدام ئەوە سەبارەت بە جێگەی سەبارەت بە یەکخستنی هێزەکان و ڕێخستن و تەنظیمکردنیان بە تایبەت لە ئێستاە کە هەند بەشێکی ڕخنەکان و کەمکوڕەکان بۆ ئاراستێن کە جۆرە ڕێخستنێک و ڕێخستنێک نییە بە جۆرێک بێ کە سەرجەم هێزەکان بتوان لە ئاسپێویستی واقعەکە یابن سەبارەت بەمە هۆکارەکەی چی بووە ئەمە وەزارەتی پێشمەرگەمانەیە وەزارەت تا ئاسێکی باش یەک ریزی تیا بەدیەکەی چەندین لیوای هاوبەشەیە
لیواکانش هەندێک لیوا ئەوەی من لەم ماوەیە چ لە بەرەکانی هەولێریا کەرکووک بینیم لەو دوو شوێنە زیاتر لەوەی ئاگدار بم هەندێک لیوا زۆر بەباشی یەکیان گرتووە هەندێک لیوا وەکو یەک هێز بێ جێدانە بیر و باوەڕی حزبی سێرەکی لیواکەیە ئەو فەوجە زۆر شەڕی ڕێکوپێک و پێشمەرگاناکە و شەڕی خاک و نیشتیمان نکاتوانە لە هەندێک لە هەموو شوێنەکان بەی لەو ئاسە بێت لە هەموو شوێنەکان لەو ئاسەنیە دەبێت زیاتر پێشمەرگە بیر و باوەڕی نیشتیمانی وشارکردنەوەی سیاسی نیشتیمانی وشارکردنەوەی کوردایەتی زیاتر بخرێتە مێشکی پێشمەرگەوە بۆی هێزەکان جوە بەلایانی سیاسی نەدەن هۆکارەکە چییە ئێوە وەکو حزبەکان تۆمەتبارەکەن بەوەی ینی ئێوە ڕۆڵتان نەبوو لەوەی کە حزبێن لەناو پێشمەرگا تاکو ێسا بمێنێت لە کاتێکدا کە هەموو هەرێمی کوردستان بەترسی لەسەر لەم دۆخەیەکە وەک هەندێک لە میدیاکانیش هەرێک بە جۆرێک ڕووماڵی ڕووداوەکان بکە ینی ئێوە وەکو حزب تۆمەتبارەکەن بۆی کە ڕۆڵتان هەبوو لەوەی تاکو ئێستا حزبێنە لەناو حزبێنە لە نێو وێزەکانی پێشمەرگەدا بمێنێت چی ڕێگر بۆ لەوەی کە هەمویان یەک نەخرێ بەڵێ خۆی ئەمە یەک میلەتین بەر لە هەموو شتێکوانە هێزە کوردەکان خۆتەزانی بە چ ڕابردویەک گەیشتەوەی حکوومەتی کوردستان لە ساڵی 92 دروست بکرێ دواتر هێزی پێشمەرگە و هەندێک وەزارەتی تر چۆن تێکەڵ کرا هەمووتان ئەو مەسلەی ئاگادارن دروستکردنی هێزی نیشتیمانی لە هەموو ئەو وڵاتانی کەوا لە قۆناغی شۆڕش بوونە تەمان لە زۆر وڵات شۆڕش چەند حیزبێک کردوێت یەک حزب نەیکردووە ئێمەش من پێم وایە نابێت تۆمەتەکە تەنا بخرێتە پاڵێکی تو پارتی لە ساڵی 92 تاوەکو ئێستاکە چەندین حزب لەگەڵ یەکی تو پارتیا بەشداری حکوومەتی کردووە ڕاستە وەزارەتی پێشمەرگی بەدەستەوەنەوە بەڵام وەزارەتی چکەی بەدەستەوە بۆ پێی زۆنی هێزەکانی پێشمەرگە بەو دوو حزبن بەڵێ لەناو هەمان کابینێ و ئەنجومەنی وەزیران ئێستا شەروایە ئێستا خۆشبەختانە وەزیری پێشمەرگە نەیەکێتێنە پارتیە ئەکرێ بە هەموو لایەکمان هەوڵدێن ئەو کەم کوڕانی کە لەو بوارە هەیە کە ڕزیمان تێکەدا ئەمە بە هیچ جۆرە نەیهێڵین بڵێ کاک ڕزگار کۆمەڵێ پرسیار لە تۆری کۆمەڵاتی فێسبوک هاتوون دەمەوێت ئارەسی بەڕێسانی کەم ئالانی ئەلەن دەپرسێ ئایەکێتی بۆ سوور بوو لەسەرەوەی شەڕی داعش بکات لە کاتێکدا مەسعود بارزانی بە دووری زانی شەڕی سونە و شیعە و تایەفەگەری بکات ئایا بۆ ڕازیکردنی دڵی ئێرانی دراوسێ ویان ئەم شەڕە بۆیە هەر بکرایە من سەرەتا پرسیاریەوەم کرد کە جیاوازی بۆ چون هەبوو لەوەی کە شەڕی داعش بکرێت یاخود نەکرێت وەڵامی بەڕێز بۆ ئەم پرسیاری ئێمە پێش چەند مانگە یانی ئەتوانم لە نزیکەی ساڵێکە بێ ئەنی ئێمە لە مەکتەبی سیاسی خۆمان لە سەرکردایەتی خۆمان باسی مەترسی داعش کراوە کە داعش مەترسیەکی جیهانیە کورد و عەرەب نازانێت تورکمان و ئەفغانی و ئەمریکی نازانێت هەمووی بە یەک چاوسەیرەکە من لە سەرەتایە وتم لە چۆ جوانی هەبێت جوانی مەبەسم لە بینان نییە مەبەسم لە گوڵزار و باخسە نییە جوانی لە پێشکەوتنی مرۆڤ جوانی پێشکەوتنی وڵاتان هەبێت جوانی لە دیموکراسی هەبێت ئەوان دێنەوە تێکە دەنوانە ئەنی هیچ وڵاتێک تەسەوری ئەوە نەکات بێبەریە بێ لە شەڕی داعش ئەگە وڵاتەکەی وڵاتێکی دیموکراسی و پێشکەوت و خواست بێتوانە ئەو وڵاتە کوردستانە هەر وڵاتێکی کە بێتوانە و ئێمە توان بڵێ نزیکەی بەر لە ساڵێک ئێمە بەرپرسی کارژێری مەکتەبی سیاسی ئەمە باسی ئەو مەترسیە گەورەی داعشی کردووە لە کەناڵەکانی تەلەڤیزۆنی سەربەیشێتی نیشتیمانیەوە بڵاو کراوەتەوە یعنی توانم بڵێم ئەنی زۆر پێش ئەم ڕووداوانی مووسڵ کە داعشات مووسڵی داگیر کرد ئەو وتارە بڵاو کراوەتەوە لە کۆڕ بووە لە کۆبنەوە بووە لە شارۆچکەیەک لە شاری کەلار ئەو شتە ڕاگەیەندرا کەوا داعش مەترسیە بۆ سەر کوردستان ئامادەکاری کورد لایەنە کوردیەکان بەهێزی پێشمەرگە لە ڕووی سیاسی سەربازی لە ئاسی پێویستە بوو ئێوە کە هەر بەر لەوە ینی هەستان بۆ مەترسیە کرد بوو پێتەما بوو بۆ ئەنی وەکو پێویست ئامادەکاری بکرا لە ڕووی هێزی پێشمەرگە ئەوەی هەیبوو هێنایە سنگەرەکە ئەوەی هەیبوو سەر ئەتوانی بچی بزانێ هێزی پێشمەرگە کامسێکی پێ هەموو ئەو چەکانی پێکەوە لە ساڵانی 2092 لە ڕژێمی با بڵێن لە سوپای عێراقی گرتە بوو هەر هەمان ئەو چەکانی ئەتوانی بچیتی سنگەرەکان ئەو چەکانە هەمووی بەکارێنەوە تانکی تەیە دەڕایی تەیە دۆشکەیە چییە هەر ئەو چەکە تەقلیدیانەیە کەوا لای سوپای عێراق بوو پێشمەرگەوانی لایە بەڵێ کاک ڕزگار دەکان دەپرسێت بۆ ڕاگەیاندنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک ڕسمی هێزی پێشمەرگەدا ئەنێن ئاڵای یەکێتی پێوەیە ئایا ئێستا وەختی ئەوەیە حزبێنە بکەین یان هەمومان بێکەوە هێزی پێشمەرگەین و کوردستان دەپارێزین ئەمە دیا لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش ڕخنە و ناڕزایی بەشێک لە خەڵک لەسەر ڕووماڵی هەندێک لە میدیاکانە بەگشتی کەوەکو نمونەیەک بۆ پرسی حزبێنە دەهێنرێتەوە لەم کاتەیە خۆی هیچ حزبێک بۆ گرە و ناباتەوە بۆ جەماوەر پەیدا ناکە بێ لە ناو هێزی پێشمەرگە ئاڵای حزبەکەی خۆی هەڵبکاتوانە کەوار خۆی سەرپێچیەکە بەرامبەر با بڵێن ڕێچکە و ئێرەزکە یاسای و ڕێنماییەکانی وەزارەتی پێشمەرگە ئەو یەک لە مەسەلەکان من بە تەقدیرەوە ئەو پەیامی جەنابی سەرۆکی هەرێم
کاک مەسعود بارزانی کە ئەڵێ دەبێ هەمومان ئاڵای کورسانەوە بکەین ئێمە لە مەڵبەندی خۆمان پێشی با بڵین ئەتوانم بڵێم شەو ڕۆژێک بەر لە پەیامەکەی بەڕێز بارزانیش لەگەڵ گرتی مەخمور و گوێر داوامان لە هەموو خەڵک کرد ئاڵای بە ئاڵای کوردستانەوە ینی خۆشی دەربە بڕن سەبار بە میدیەکانی خۆتان بەڵێ سەبار بە میدیەکانی خۆتان یانی داوایکی لەو جۆرتان کردووە کە بەو جۆرە یانی هێزی پێشمەرگە دەرنەخەن وەکو پرسیاریان بەڕێزە لەسەرەوەیە کە میدیەکانێکێتی هێزی پێشمەرگیان باڵەیەکێتی و ئەگەر میدیایەکێتی ئاڵایەکێتی لە بری ئاڵای کوردستان دەربخات بەڵامین کارێکی خراپ بکات و زیان بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی شەگەین زیان بە خودی یەکێتی نیشتیمانی ئەگەێنێ و ئەگەر میدیایەکێتی ژوای کردبێت شتێکی لە بابەتێکرم لێرە داوای لێکم ئەوە ئاڵای کوردستان لە هەمومان گەورەترە لە یەکێتی و لە پارتی و لە هەموو حیزبەکانی تر گەورەترە. بەڵێ سەبارەت بەو چەکانی کە وڵاتانی بیانی ئەمریکا وڵاتانی بیانی بڕیارە بۆ پرچەکردنی هێزی پێشمەرگە بیکەن ئێستا لە چ قۆناغێکدا ئەوە ئاگادارن ئاگاداری ئەو دۆخن تا چەند ئەو چەکانی گەشتوون. پرسیارێکی زۆر گرنگت کرد من نامێ گرنگی بە هاتنی چەکەکە بدەم گرنگی بۆ بڕیارە سیاسی بدەم کاڵێت چەک بنێرە بۆ کوردستان ئەوە زۆر گرنگە تۆ سەیری کە جوان وردی بکەوە چەندین وڵاتی زلهێز ئەندامی ئەنجومەنی ئاسایشن ئەمریکا فەرەنسا بەریتانیا گەورە زلهێزی ئابووری ئەوروپا ئەڵمانیا ئەم ئەڵێ یارمەتی هەرێمی کوردستان بدەن ئەڵمانیا لە گورزی سەربازی لێ بووە لە داعش بۆشێنن لەبەرەوەی ڕەشە و مەترسیە بەسەر کوردەکان من لێرەوە یان داوا لە سەرکردە سیاسەکانی کوردەکەم داوا لە خەڵکی کوردستانەکەم کە پێگەی هەرێمی کوردستان هێندە گەشەی کردووە ئەو وڵاتە زلهێزانە ینی دێنە سەرخەت و یارمەتی هەرێمی کوردستانە دەن و داواشم لە هێزی پێشمەرگەوەی پاشەوەی ئەو چەکانە وەرەگرن ئەو چەکانە بە شێوە وا بەکاربێنن ئەو وڵاتە زلهێزانەی کە ئێستا دۆستی ئێمن کە هاوکاری ئەماکەن یارمەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێم و ئاوارەکانی شنگال و شوێنەکانی ترەدەن دڵنیایان کەنەوە کە هێزی پێشمەرگە جێی متمانەیە هێزی پێشمەرگە خاچی خۆی خۆشەوێ میلەتی خۆی خۆشەوێ ئاواری خۆی خۆشەوێ شەیدی خۆی خۆشەوێ. بەڵێ لەن ئەمڕۆ ینی هەستە بارەت بە هاتنی چەک ژمارەی پەرلەمانتار کە لە نێویشاندا پەرلەمانتارانی فراکسیۆنی سەوز داوایان کردووە کە لیژنەیەک دروست بکرێت بۆی کە میکانیزمێکدا بنرێت بۆ دابشکردنی ئەم چەکانە کە میکانیزمێکی ڕوون بێک و خۆیان داوایان کردووە. من پرسیارێکم سەبارەت بە ئاگاداری ئێوە بوو تا چەند لەگەڵەوەدان تا چەند ڕوونەکە میکانیزمێکەیە کە ئەم چەکانە وەکو یەک بەسە وحدەکانی پێشمەرگا دابش بکرێ ڕاستە دێتە وەزارەتی پێشمەرگە بەڵام خۆ هەموو هێزەکانی پێشمەرگە لەژێر ئەمری وەزارەتی پێشمەرگانی وەکو بە ئەترافی وەزیری پێشمەرگەش کە هێشتا هەندێک هێزمان هێست هەن کە لە دەرەوەی ئیرادی وەزارەتن و زیاتر لای حیزبەکانن. عدالەتی دابشکردن لەوەی چێ وەرەگرێ شەڕی پێ بکە شەڕی دژی داعش پێ بکە بەر لە هەموو شتێکەوە لە هەموو مەسەلەکان گرنگترە. بڕیارەکە بەم شێ وەزارەتی پێشمەرگە بەرپرسە لە دابشکردنی ئەوە نیە نوێنەری فلان لایەن و وەزارەتی پێشمەرگە بەڵام ئەوەی کە هەندێک هێز لەژێر ئەوامری ڕەنگە وەزارەتی پێشمەرگەدا نەبن گرفت بۆمە دروست ناکات وەزارەتی پێشمەرگە توانێت چەکی نەدات ئەگەر لەژێر ئەوامریەوە نەبێت بۆ چەکی داتێت. بەڵام ئەمڕۆ ژمارەی پەرلەمانتار کە لە فراکسیۆنی سەوزی ئەمڕۆکردنەوەیان داوایان ئەوە بۆ من دەڵێن چیە داواکاریی لەو جۆریان کردو کە لیژنەیەکی لەو جۆرە دروست بکە مەگومان نەخاتە سەرەوەی کە ئەم پرۆسەیە دەبێت کە ڕەنگە وەزارەتی پێشمەرگە نتوانێت ینی تکام وایە سەنجی حکومەتی هەرێم بچووک نەکرێتەوە ینی حکومەتی هەرێمەیە فەرماندەی هێزی چەکدار هەیە وەزارەتی پێشمەرگە هەیە ئەمانە بەرپرسن لە کاروباری چەک بەرپرسن لە کاروباری شەڕ ئەمە ناکرێت ینی وەزارەتی پێشمەرگەمان هەبێ و هێزێکی بەرامبەر ڕاست بکەینەوە ئەوە مەسلەیەکە زیان بە ڕیزەکانی گەلی کوورد دەگەێنەوە زیان بە خودی ئەو پێشمەرگا ناگەێنە کێسێ لە بەرەکانی پێشەوەی شەڕن. بڵێ پرسیارێکی دیکاتون هەست زیاتر سەبارەت بە هێنانی چەکن هەندێک لە پرسیارەکان هەر بە واڕاستیان کە گوایان چەکانە بەدەست چۆن بەسەر وحدەکانی یەکێتی و پارتیدا بە یەکسانی دابش دەکرێت بەرز وەڵامدا ئەگەر شتێکی زیادت بۆی هەبێ لە ئێستا دۆخی کەرکک بە تایبەت دۆخی کەرکک چۆنەوە هەندێک پێشبینیەوە دەکەن کە مێشانی داعش بۆ ئەوەیە کە بتوانن لە ئایندێکی نزیکدا ئامادەکاری بکەن بۆی پەلاماری کەرکک بدەن بەم دۆخی ئێستا و بەم توانەوە ئیمکانێتی کە هێزەکانی پێشمەرگەشیانە پێت وایە داعش دەتوان شتێکی لەو جۆرە بکەن. من ڕاستە خەڵکی کەرککم بەڵام زۆر وردەکاری سنگەرەکانی پێشمەرگە ئەوە زۆری ئاگدار نیم بەڵام پێشتر چەندین جار کە سەردانمان کردو فەرماندەکانمان بینەوە پێرش هەر سەردانێکی ئەو سنوورانەمان کرد فەرماندەکان لەو پەڕی ئامادە باشیان پێشمەرگە لەو پەڕی ئامادە باشیە بۆ خۆبەختکردن لە پێناوی خاچی کوردستان و کەرکک ئەوەی ئێمە بینیمان هێزەکان و سەنگەرەکان زۆر ڕێکوپێکن و تا ئێستا چەندین جا هێرش کراوە لە میحوەرەکانی کەرکک شکێنراون شتن ینی ئەوە نەبێ بڵێ یەکەم جار بێت
یان ئەوە هێشتا هیچ هێرشە نەکرابێت سیان خۆتان شەڕەکانی مەلا عەبدوڵڵا تازە داقوق ئەمڕۆ گوندێکێ لە ناوچەی سەرگەڕان ناوی گراوە لە چەندین شوێن هێرشیان کردووە لەو سنوورە شکێنراون. بڵێ سەبارەت بە هاتنی گەریلاکان خوێنەوەیەوە چیانی ئەوە هەڵوێستی و هەڵوێستی سیاسیەوە چیە بۆ هاتنی گەریلاکانی پەژاگ وە لە شەڕوانانی یەپەگە بۆ ناوچی شنگال هەڵوێستیەوە چییە خوێندنەوەیەوە بەگشتی خۆی لەسەر پەکەکە ئەمە یەکەم ئەزمون نیە یەکەم جارش نییە هێزی پێشمەرگەی کوردستان لە پارچەیەکەوە بسێتە پارچێکی کە خەباتکە لە کۆماری مەهاوات ئەو ئەزمونە هەبووە مەسەن پێشمەرگەکانی کوردستانی باشوور چوونەتە ئەوێ یان لە ساڵانی هەشتا پێشمەرگەکانی کوردستان تایبەتیەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزی پشتیوان چۆتە کوردستانی ڕۆژهەڵات من بە ئەرکێکی کوردستانی ئەزانم و ئەرکێکی گرنگە و بە تایبەتیەوەی کە پەیوەندی بە یەکینەکانی پاراستنی گەل بە تایبەت یەپەگە ئەقە مێژوو زۆر بە چاوی ڕێز و تەقدیرەوە سەیری و پێشمەرگانی یەپەکەکە لە پێش چاوی هەموو دەوڵەتانی دنیای خاوەن تەکنۆلۆژیا و ئیمکانیات هێزی پێشمەرگەی یەپەگە بە پیادە گەیشتن بەو سەرشاخە پێشی هەموو دەوڵەتانی دنیا لەبەرەوە جێی تەقدیرن حەقە هەموو کورد ڕێزی تایبەتی هەبێ بەوە پێشمەرگە. بڵێ چەند پرسیارێکی دیکە هاتوون پرسیارێکی دیکە تایبەتە بە چەند جارێکم پرسیارە هاتووە تایبەت ئەڵێ ئامادەن هێز بنێرن بۆ پارچەکانی تری کوردستان لە کاتی پێویستە وەکو چۆن ئەوان هێزیان نردووە سەبارەت بە هاتنی چەکدارانی یەپەگە و پەکەکە و ئەوانی کە لە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی جۆرە تەنسیق و هەماهەنگیشی ڕوون هەیە لە نێوان هەموو لایەنەکاندا بۆ یەگەر لە هەر شوێنی هێز پێویست بوو بێت بۆ هەرێمی کوردستان بە تایبەت ماگەل لەم قۆناغەیە هەماهەنگی نەکەین کورد هەر سەرکردێکی سیاسی کورد بە تایبەتی لەو پارچانی کوردستان ئەو لایەنانی کەوا هێزی پێشمەرگیانێ و پێشمەرگیان هەیە ئەمڕۆ بەرگری لە هەرێمی کوردستان نەکەن ئەمڕۆ هەرێمی کوردستان سنبولی هەر چوار پارچەکەی خوا نەخواستە دەیاندا خوا نەخواستە هەر جۆرە شکستێک لەم سنوورە بێ ئەو شکستە بۆ ئەوانیشە بڵێ ئەنێ سەگە تۆ سەیریکەیت ئاوارەی کوردستانی باکوور لێرە ئاوارەی کوردستانی ڕۆژاوا لێرە ئاوارەی کوردستانی ڕۆژهەڵات لێرەیە ئەنی ئەتوانی بڵێ ئێستا بۆتە ینی کوردی هەر چوار پارچەکە لە هەرێمی کوردستان هەیە ئەم کوردستانی هەمویانە بە ئێمە ئەوانش بە هەموو لایەکمان بەرگری لەو بڵێ هەندێک حزب پێشتر هەبوون مەکتەبی ئەسکەریان هەبوو بۆ منە حزب ئیسلامیەکان یاخود حزب ئەوانی دیکەش کە حزب ئیسلامی نین ئێستا هەندێک حیزب ڕەنگە لە ئامادەکاریەوە بن کە هێزی پێشمەرگەی خۆیان ئەوانی کە پێشتر هێزی پێشمەرگە بوون لەگەڵ ئەوانە بوون پێتان باشە ئێوە شتێکی لەو جۆرە بکرێت دەگەر هەر حزبێک بۆ خۆی پێشتر یاخود هەموو هێزانە پێویستە لە چوارچێوی هێزی پێشمەرگەی بن و ئەو هێزەی پێشمەرگی کە ئێستا هەیە لە سنووری هەرێمی کوردستان بە درێژایی شەڕ و ڕوبڕون لەگەڵ داعش سەرجەمیان ڕێکخرێنەوە و ئەوامر لە حزب وەرنەگرن. هەر هێزێک دروست بێ ئەگەر نەچێتە ژێڕ کێفی یا فەرماندەی وەزارەتی پێشمەرگە من پێم وایە زەرەر بە پێشمەرگە ئەگەێنێ ئەنەمە نابێ زمینێ دروستکەین یعنی شێوازی میلیشاتی لە خۆ بگرێت وانە ئەوە جێی تەقدیرە ئەگەر لایەنە سیاسەکانی کوردستان بەلایەنە ئیسلامیەکانیشەوە کەسانیانە بێت خۆبەخش بن یانەوەتە ببن بە پێشمەرگە لە چوارچێوەی با بڵێن فەرماندەی وەزارەتی پێشمەرگە ئەو ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیە و حەقی پشتیوانی و سوپاسکردنیشە. زۆر سپاس بەڕێز ڕزگار عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێزان سپاس بۆ ئەوەدەبێت بەڕێزان سپاس بۆ شتای سابینەری بەرنامەکە بوون کاتی خۆش بۆ هەمووتان و خواتان لەگەڵ.